بنای خوا ئەمە لێکچەری سێ باسەکەین لێرەیە تقریبا بابەتەکان زۆربەی زۆری دووبارەیە وەکو ئەم نمونانە ئەم پێناسانە با بڵین ئەم چەمکانە لێرە هەمانە ئەڵێن چی ئەڵێ ئۆبجێکت نمونەیەکە لە کلاسێک نمونەیەکی وەرگیراوە لە کلاسێک کلاس چییە تێمپلیتێکە یعنی داڕێژەیەکە داڕێژە یعنی چی یعنی شتێکە نەخشەیەکە کە لەسەری شتی تردا ئاڕێژیتەوە باشە تێمپلیت یعنی ئەوە داڕێژە یعنی ئەوە بە کوردی بلوپرنتیشەوە بوو کە لە لێکچەری دوامم باسکردن ئەو نەخشەیە کە وەکو چۆڵی بۆ خانوێک بەکارێنرێت لە لاپەڕێ و دیوەتیایەتی ساچینە سەری ینی بە کورتەکەی نەخشەیەکە بە دروستکردنی ئۆبجێکت ئەو لە لەکچەرەکەی تری شەوتمان میثۆد کە کردارێکە لە ناو کلاسێکە بیهیڤیەرە ینی ڕەفتار و ڕەوشت و هەڵسوکەوتی ئەو کلاسەیە ئینستانسیش ئەڵێ ئۆبجێکت و ئینستانس هەر یەک قسەیە هەر یەک شتە بەڵام کۆمەڵێک هین جیازی زۆر کەمی هەیە مەبەستی وەکو هینەکە وایە وەکوی نمونونەکەی داتابیسەوەی پێم وتن لە لێکچەری دو وەکو کۆڵۆم و ئەتریبیوت و فیلد بوو یان چی و بیرم نایە بە کورتەکەی یعنی هاواتان بەس مەبەستیان دۆزێ گۆڕێ جیاوازە باشە ئەمەش هەر هەمان مۆزوعەمان قسەیە ئەمە بلوپرینتە گەر دیقەتی بن خانی لێوەرگیراوە ئەم خانووە لێرەیان ڕەنگی زەردە لێرە ڕەنگی سەوزە ئەمان هەمی ئاسان بڕوان ناکەم لی تێنەگەن هەمان قسەیە ئەمەش بە هەمان شێوەر نمونەی سیارەیە وەک لەوەی کە خانوو بێ هەمان قسەیەمانش هەمووی قاڵبی کێکەکە هۆی کە مامەسا زۆربەی کاتەکان باسیەگرت ئەوەش هەر وەکو دوو نمونەی پێشووە هەمان قسەیە bundle of data یعنی چی یعنی کۆمەڵێک دەیتای کۆکراو باشە ئۆبجێکت لە چی پێکاتوە لە کۆمەڵێک داتا و بیهیڤیەری پێکۆکۆکراو باشە bundle یعنی پێکۆکۆکراو gathered together تا یعنی ئەمە هەر هەمان مۆزوعە هەڵێ چی هەڵێ ئۆبجێکت ئینستانسێکە لە کلاسێک یعنی نمونەیەکە لە کلاسێک نمونەیەکی ئۆبجێکت نمونەیەکی وەرگیراوە لە کلاسێک باشە class چییە؟ A class defines the characteristics that are common to a group of similar objects یعنی چی؟ یعنی کلاسێکمان هەیە بۆ نمونە کلاسی کار باشە ئەمە کلاسی کار لێرە لە ناو مینەکەیە ئۆبجێکتێک وەرەگرین بە ناوی توێتا بۆ نمونە تۆیۆتا باشە توێتامان وەرگرتووە جۆرە سیارێک تریشمان وەرگرتووە ئەمە هەردووکیان یعنی هەر یەک لەو سیارەیە و سیارەکانی تریش کە ئۆبجێکتن وەرگیراون چین هەمووی شتەکانی ناویان کۆمۆنن یعنی چۆنڵی هاوبەشن لە نێوان یەکتریە وەم لە لێرەیان نەیمان هەیە نەیمی کارەکە یەکسامی بەشت مۆدیلەکەی ساڵەکەی هەموو ئەمانە هاوبەشن لێرە ئای لەم ئۆبجێکتەیە لە ئۆبجێکتەکانی ترە بۆ لەبەرەوەی نیو کار بۆ نمونە ئەم لەبەری لەم کلاسەیە وەرمان گرتووە ینی هەمان شتن ئەمانەی ئێرە هەمووی یەن بۆ ئێرە ینی کە ئەڵێ کۆمۆن مەبەستی ئەوەیە ئەمە ژارەمان مۆزوعاڵێ و ڤاریبڵانەی لە خۆ گرتووە کە ستەیتەکانی ئۆبجێکتەکە دیاریەکەن ستەیت وەکو هینەکە وایە وەکو کارکتەریستیکەکە وایە باشە یعنی وەکو سیفاتەکە وایە نیم و ئەیج و ئاوەی کەوتمان ئەمە ژارەمان مۆزوعاڵێ defines the means of that describe the objects or behaviors کردارەکان و ڕەوشت و هینەکانی ئەمە ژار نمونەیەکە ئەو دوایی زۆرترە چینە وردەکاریەکەوە ئەوەی کە گرنگە لێرە لە بیستەکە شاتەوە وشەی ئینستانشیشنە ئینستانشیشن یعنی دروستکردنی نمونە یعنی وەرگرتنی نمونە بە کورتیەکەی ئینستانشیشن بە کوردی یعنی نمونە وەرگرتن هەڕێک ئەوەیە باشە یعنی وەرگرتنی ئینستانس وەرگرتنی نمونە ئینستانشیشن چۆنچۆنی هە بەم شێوەیە سامە نمونەی ئینستانشیشنە باشە جامە ئەم کیوەردی نیوە دوایی خوێنینەوە بە کورتێکی لێرە باسیەوەگە دوای کە چینە سەر میمۆری و ئەلۆکیشنوانە ئەنجا لە لێکچەری ڕۆم چوارە ئەمە ئەکسەرسایزە خۆتان بیکەن ئەمە ڕۆکو وایە یعنی هەر هەمان شتە واز لاوانە بێنن
ئەمە ئەڵێ چی؟ بۆ نمونە تۆ بتێت بانگی ئۆبجێکت هینێ بکەیت ڤاریبڵێکی ناو ئۆبجێکتێ بکەی ئاسانە ئەوە خۆشتانی زانن بەچی ئەگرێ بەو دۆتا ئەگرێت ناوی کلاسەکان نووسی بڵێم ناوی عەفو ئۆبجێکتەکان نووسی یعنی تعریفە کردووە پێشەوە مە بەسمان ئەمەیە my house چۆن بانگی ئەدرێسکەم ئەنووسم چی ئەنووسم my house dot address باشە بەو شێوەیە ئەدرێس لە ئێستا ئەگەر بیکە ئەمە بکەمە ناو پرنتێکەوە چی ئەهێنێ هیچ نایێنێ بەتاڵ لەبەری هیچم پێ نایەوە لێرە دیفۆڵت ڤالیۆکەی بەتاڵە باشە ئەگە بتێ بانگی میثۆدێ بکەی لە ناو ئۆبجێکتێکا چیەکەی ناوی ئۆبجێکتەکان نووسی دۆت ناوی میثۆدەکە for rent هاوتا لێرە my house هەر لێرە عین لەژێر ئامە نووسی چی dot for rent بۆ نمونە ئەگە بتێ بانگی ئەمە بکەی باشە ئەمە ژەرەمان قسەیەمە کردومە لە لێکچەری دووە ئەوەی کە لێر لەم لێکچەرەیە زۆر گرنگامێ کۆنستراکتەر بە کوردی یعنی بنیاتنەر باشە بۆچی پێوترێ بنیاتنەر لەبەری هەر کاتێک کە ئۆبجێکتێک دروست ئەەکەی لە کاتی ئینستانشیشنە کۆنستراکتەر بای دیفۆڵت خۆی ڕەن ئەبێت باشە یعنی ئێستا بۆ منە لێرەیە سێریگەن لێرە کلاسی سرکڵمان هەیە لەناو کلاسی سرکڵا مینمان هەیە کەواتە فایلەکە ئەبێ هەر نایەک سرکڵ بێ باشە خۆی بێمە پبلیکی ژویا لێرە پبلیک کلاس کەوتە پبلیک کلاس یعنی ئەم فایلە ئەبێ لێرەوە دەست پێ بکات لەم کلاسەوە ئەوە مانای ئەوەیە یعنی لە هەموو کلاسەکە یەک پبلیک کلاسمان هەیە ئەو خۆی بێ لێرە بنووسێ پبلیک کلاس نەک کلاس بەتەنیە باشە لەناو کلاسەکە چیمان هەیە مینمان هەیە کەواتە ئەپلیکیشنەکە لێرەوە دەست پێکە چیمان کردو لە ناو مینەکە لێرە کلاسەکەی خۆیمان دروست کردوەوە ئۆبجێکتێکمان وەرگرتووە بە ناوی ئەمە لێرەیە ڕاستەوخۆ کە دروستی ئەەکەی باشە با بڵین تخوا لێرە عەفو ئاسەمان بێن لێرەیە کە بانگی ئاین کە دروستی ئەەکەی کە ئینستانشیشن دروست ئەەکەی ئەم سێرکڵە کە دروستە کرد لێرەش ڕەنەبێ یعنی ڕاستەوخۆ ڕەن ئەبێ باشە سەیریکە ئەڵێ چیاڵێ constructors are special kind of method جۆرێکی تایبەتە لە میثۆدەکان باشە کە بانگ ئەکرێن بۆ بنیاتنانی ئۆبجێکت کۆنستراکتکردنی ئۆبجێکت ینی بنیاتنانی ئۆبجێکت مەبەستی ئەمەیە یعنی هەر کاتێک تۆ لە ئینستانشیشنە ئۆبجێکتێکە دروست کرد ئینستانسێکە وەرگرت دروستە کرد ڕاستەوخۆ کۆنستراکتەرەکەش ڕانەبێ by default یعنی ئەمە ئێستا ئەمە ڕێگەسەکەمان هەیە یەکسانی کردەوە 2.5 بێ ئەوەی هیچ شتێکەکەی لێرەیە کە وەرە گرتووە خۆی ڕاستەوخۆ ڕێگەسە بێتە 2.5 کەواتە ئەگەر لەژێر ئەمەیە بنووسی obg.radius ئەو کاتە چیمان بۆێنێت 2.5 مان بۆێنێت تەبان ناو پرنتە بێ بینووسی باشە ئەمانەش گرنگن بیزانن کۆنستراکتەر هینی نییە ریترن تایپی نییە باشە voidیش نییە یعنی نانووسی void circle تەبان ئەمەش بزانن ئەمە وەکولانێت true false بێنێتەوە چوزام باشە ئەڵێ چی ئەڵێ must have the same name as the class itself ئەوەتە ئەمە سێرکڵە ئەمەش سێرکڵە ناکرێتەوە بنووسی سێرکڵ وان یان سێرکڵ شتێکی تر ئەوەی کە گرنگە لێرەیە هەرەوەنە گرنگە